کات بینەرانی کورد کەنەکشن لە دەنجی ئەمریکا من محتەبەر شێروانیم و ئەز دەخیلی شەمۆ جوانترین سڵاوان جۆڕا دکم دیاری دە بەرنامە ئیرۆدا بڕیارە سەرۆک اوباما ji بۆ باشکردنا پەیوەندیان دەگەل کوبا پشتی 5 ساڵن دابڕینی و بەرسڤا کۆماریان و خەڵکی کوبا بخوا. و لە ئەنستۆی ڕۆژهەڵاتی نێوەڕاز لە واشنگتن ژمارەیەک شارەزا تاوتوێی پرۆسەی سیاسی لە عێراق و لە سووریا دەکەن. میوانی برنامه هێمن مام ڕەشە چالاکبانی مافین مەدەنی لێجارێ ئەم بزانن لە جیهانا دووروبەرێنمە چێ دەبە. هەینەی پاکستان 2 ملیتانی لە سێدارەدان لە کاتێک حکوومەت وەڵامی تونتر کردوونەتەوە بە کوشتارەکەی سێشەممە لە پیشاوەر کە 149 کەس زۆربەیان منداڵانی قوتابی بوون. سەرۆک باراک ئۆباما ڕێژدیە لە سەرۆکێ میسرێ عەبدولفەتاح سیسی دکە هەتا کاری بکە ji بۆ بەرژەوەندیên ئابووریên یان بەرژەوەندین ئابووری سیاسی و جواکیên gelê Misrê. ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان بڕیارێکی پەسەند کرد تێدا ناپەسەندی سەرجەلی کۆریای باکوور لە بواری مافەکانی مرۆڤ دەکات و داواش دەکات بدرێت بە دادگای تاوانکاری نێونەتەوەی. کاربدەستێن کورد دەبێژن وان دەڤەرەکە فرە ji destê Daesh دەرخستیە لە هەرێما شنگاری و ڕێک ji بۆ ڕزگارکردنا هەزاران ئێزدیên ئاسێ لەسەر چیای شنگالی vekiriye. لە هەمان دەم jî پنتاگۆن navê çend rêberên Daesh dêrîşin firokên hevpeymana de hatine kuştin eşkere dike. کاربدەستێن پنتاگۆن وەزارەتە بەڕەوانیە ئەمریکی دەبێژن وان سەرکەتنین لەشکری شیانە ملیتانên دەولەتە ئیسلامی ئالۆزکردنا ji بۆ کۆنترۆلکردنا هەرێمên ژێردەستێ وان لێ عێراق و سووریا. ناسنامەیەن ڕێبەرên کوشتیên داعش ئەشکرە بوونە جێگرێ ئەبوو بەکر البەغدادی حەجی معتەز و ئەمیرێ بناوێ عەبدولباسط و ئەمیرێ وان لە مووسڵێ ڕەدوان طەیب. پنتاگۆن دەبێژتن ئەف بەرپرسێن داعش دهێریشên firokên hevpeymana da li nîva meha 11 û destpêka meha 12 hatine kuştin. Her livî demî karbidestên Kurd dibêjin ji duhî pênşemê were ew devverên fireh ji destê Daesh derdêxin û dorgirtina çiyayê şingalê şikandiye ku bi hezaran ji kêmaniya êzdiyan li ser asê mane. ev karê leşkerî bi fermana Serok Barzanî bû. Dagojizmar ber bi çiyayê Şengalê birê ve bikirin. Ji bo rizgarkirina devereke fireh ya Kurdistanê. û her wisa jî wan ezîdiyên gol serê çiyayê Şengalê asê mabûn rizgar bikin. Em kêfxweşin ew karên leşkerî yên mezin serkeftî bûn. Daxuyaneka hikûmeta Herêma Kurdistanê radgehînitin ku hêzên pêşmergeyên herêmê pêşketinên berçav dikin. Ev kiryarên leşkerî jî bi piştevaniya kempêneka gelek tund da firokên hevpeymana bûn. Ev kar wê berdewam bibe ji bo paqijkirina deverên jêrdestê Daişê. Lê ez tu zaneyariyan li ser operasyonên tên eşkere nakim. Lê hêviya me ew e got hemû xelkên Şengalê vegerin gund û bajarokê xwe. Niha rê ji bo rizgarkirina yên asê mayî vebûye. سەرۆکی ئەنجومەنە ئەولەهیە هەرێما کوردستانە عێراقی مەسرور بارزانی گازندە ji حکومەتا ناوەندی kirin ku pişikdarî vî kiryarê leşkerî nebûye. Cebelxaneyên giran negiştine me. Me daxwaziya wan ji hikûmeta Iraqê kiribû lê mixabin ew nehinartin ji me re. Ez bi eşkerî ji we re dibêjim tu beşdariya Iraqê di nav van operasyona de tune nebû. Mezne berpirsê ewlehiya herêmê dibêje rizgarkirina Mûsilê pêtîvî bi hevkariya gişt layenan heye. Me nevêt pêşmerge bi tenê herindeverekê bû mebestên siyasî rizgarkirina Mûsilê pêdivî bi beşdarîbûna hêzên erebî û leşkerê Iraqê heye. Îja tam amade nebin pêşmerge gavekê bi tena xwe li Mûsilê navêje. Hezaran medeniyên êzî ji meha heşt baxê were li ser çiyayê Şingalê asê mane piştî teroristên Daesh rêk li wan birîn. Bi sedan hezar êzdiyan şiya xwe ji wê deverê ji hêrîşên Daesh rizgar bikin û birevin piştî firokên Emerîkî hêrîşên berdewam kirîne ser komala dewleta İslamî. لەم هەفتەیە سەرۆک ئۆباما گۆڕانکاری بەرچاوی لە ڕێبازی ئەمریکا بەرامبەر بە کوبا ڕاگەیاند و دەستی بە هەڵوەشاندنەوەی دەیان ساڵ سزا و گەمارۆ بە دژی ئەو وڵاتە دوورگەیەی کۆمۆنیست کرد.
قۆناغێکی نوێی پەیوەندی نێوان وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و کوبا پاش نەبوونی پەیوەندی بۆ نیو سەدا سەرۆک ئۆباما باشکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ کوبا ڕاگەیاند. داوام لە وەزیری دەرەوە جۆن کێری کردووە دەست بە وتوێژ لەگەڵ کوبا بکات بە مەبەستی دامەزراندنەوەی پەیوەندی دیپلۆماسی لەگەڵ ئەو وڵاتە کە لە مانگی یەکی ساڵی 1960ەوە پچراوە. ئەم هەنگاوەش دەست بەجێ کاردانەوەیکی توندی لەلایەن سیناتۆری فلۆریدا لێکەوتەوە. ئەم سەرۆکە خراپترین دانوستانکارە کە لە ژیانی خۆمدا لە کۆشکی سپی بینی بێتم کە هەموو شتێک حکوومەتی کوبا دەیویست پێیداون و هیچ متمانەیەکی بۆ پێشەوە چوونی دیموکراسی و ئازادی بەدەست نهێناوە. بەڵام ئەم بڕیارە لەلایەن ڕێبەری کوبا راول کاسترۆ ستایش کرا. ئەم بڕیاری سەرۆک ئۆباما شایستەی ڕێز و پێزانینی گەلی ئێمەیە. ئەم ڕاگەیاندنە هیوایەکی زۆری بەخشی بە شەقامی هەڤانای پایتەخت. ئەبی سان میگۆل خاوەنی ڕێستورانتە. من زۆر خۆشحاڵم و هیوادارم ئەمە ببێتە دەستپێکی کۆتایی هێنان بەکاری نابەجێ. ڕەنگە گۆڕانکاری لە کوبا ڕوو بدات بەڵام دەست بەجێ نابێت. وەزارەتی دەرەوە کاتی پێدەوێت تا پێداچوونەوە بە دۆسەی کوبادا بکات کە چیتر پشتیوانی لە تیرۆریست ناکات. یاردەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا دەبێت پێداچوونی بەسەر ئەوەدا بکەین ئایا تێرۆریزمیان ڕەت کردوتەوە. دەبێت چاو بخشێنین بە ڕێگاکانی بەڕێنگاربوونەوەی تێرۆریزم کە ئایا لە ئاستی جیهانی پەسەند کراوە. بەڕاگەیاندنی ئەم هەواڵە کۆمەلگای ئەمریکایی بە ڕەچەڵە کوبایی لە فلۆریدا ئالۆز بوون. هەندێکیان کە لە دەست ڕژێمی فیدل کاسترۆ هەڵاتون بۆ ئەمریکا پشتیوانی ڕێبازی پەراوێزنانی ئەو ڕژێمە کۆمونیستە دەکەن بە ڕێگای سزای ئابووری و ڕێگاگرتنی سەفەرکردن لە کاتێکدا زۆربەی ئەندامانی خێزانەکانیان ناتوانن سنووری 170 کیلۆمەتری نێوان هەڤانا و دوورگەی کیوێستی فلۆریدا ببڕن. بەڵام هەندێکی تریان لە مێژەوە هەوڵی باشکردنی پەیوەندی نێوان وڵاتە نوێیەکەیان و ئەو وڵاتە دەدەن کە بەڕەچەڵک خەڵکی ئەوێن. من خۆشحاڵ دەبم بەوەی ئەمریکا و کوبا پەیوەندیان هەبێت و لە یەکتری تێ بگەن. چاکردنەوەی پەیوەندی دیپلۆماسی لەگەڵ کوبا بەپێی دەستور مافی سەرۆکە. بەڵام کۆنگرێس ئەو دەسەڵاتی هەیە کە پارە خەرجکردن بۆ هەر پێشنیازێک ڕەت بکاتەوە. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. دەخیل دەزانی ئەو ڕۆکانە سەرۆکی ئەمریکا بەراک ئۆباما کۆنفرانسێکی ڕۆژنامانی ساڵانەی بەست وەکو نەریتە دوا کۆنفرانسی ڕۆژنامانی ساڵانەیە 2014 باسی مەسلەی کوباش کرا. بەڵێ هەلبەتە ڕۆژنامەوانەگەڵ پرسیارێک لەسەر مەسەلا کوبا چوو شتێکی گەرم و نوو بوو. توزانی نەشمێژەک و بڕیارداک و پەیوەندیا دەگەڵ کوبا خۆش بن بە لێوی گۆجی لەدەمێک و ئەم پەیوەندیا دەگەڵ کوبا نوتکەینەوەیان باش دکەین ئەم بەحسی یان مەسەلەن دموکراسی و مافی مرۆڤش بیر ناکەین کو دەگەڵ کوباوی بەحسی بکەین. پرسیارژێکینکانی ئەدەیت سەردانە کوبا بکە یانژی کاسترۆ و سەردانە ئەمریکا بکەوەی هەفتوو ئەلبەتە راول کاسترۆ برای فیدل کاسترۆ وی گوت هێشتا ئەو قۆناغە نەهاتی هێشتا دەمی هەندی نەهاتی کۆم بچین سەردان هەفتوو بکەین و هەفتوو ببینین دێ یعنی پرسیار تۆ خۆت زانیەوە گوتی نەریتێکە و دماهیا ساڵێ کۆنفرانسە بتن چکو گۆجی ئەز خلاص ئەز نهارم بهێنوادانا من لەگەڵ زاڕۆی خۆ بنە مالاخوا ڕوونیم. ئەلبەتە بە خۆت دەزانێ و بڕیارێکی زۆر مێژووی بوو کە سەرۆک ئۆباما دای ئەو پەیوەندەکان ئاسایی بکرێن لەگەڵ کوبا بەڵام هێندێک شیکەرەوانی ساوردەوردە دەڵان ئیدی چاوەڕێوە نەکەین کە سبەینە ڕۆژی هەموو شتێک دروستە و هێندێک حەزیان لە سیگارە گەورەکانی کوبایی بیکڕیان بچن لە دەوروبەری ئەوەی دەریا لەوێ لەسەر بەحر خۆش بگوزارێنن یانی دەبێت وەکو دەڵێن پێداچوونەوەیەک بەوە چونکە خۆ دەزانی کۆنگرسش ئەوەی هەیە مافی ئەوەی هەیە کە هەندی بریارەکانی ئۆباما قبول بەتایبەت لە مەسەلەی پەیوەندیەکانە چونکە ئێستا دێتن لەگەڵ وەزارەتی دەرەوە لەگەڵ کێری باسی ئەوە بکە سەفیرێکیان باڵوزی ئەمریکا بنێرتە هاڤانە ئەو شتانە زۆر هەن شتی زۆر ئەوە لە پرس کۆنفرانسەکەدا ئەمەتە بەرخان کە بینیم ئۆباما وەکو چۆن هوشداریک بە کۆنگرسەدا دەڵێ ئێوە پێتان ناخۆشە کە من فەرمانی سەرۆکاری دەکەم مادەم پێتان ناخۆشە ئێوە بڕیار دەرکەن بۆ ئەوەی قبولکەن بەتایبەت خۆت مەسەلەی پەنابەران کە فەرمانی دەرکرد ئێستا باسی ئەوە دەکات داهاتی ڕیان ڕێژەی کەم ئیداهاتی خەڵکە ئەوەش دیارە دەیەوێ ئەگەر کۆنگرس بڕیای لەسەر نەدا ئەوە خۆی فەرمانی سەرۆکاری دەرەکە. و دەستگەهێن ڕاگەهاندنا تورکیا دەبێژن دادگەها ئەستانبولێ فەرمانە گرتنا ڕێبەرێ بزاوا گولەندایە دادگەهان دیسان فەرمانە گرتنا چەند سەرنویسکاری ڕۆژنامە یەکشوان ناودار ژوو و سێ ئەفسەرن پۆلیسان ژی بتاوانن تیرۆرێ دابوو.
ئەف پێشڤەچوون پشتی گرتنا ژمارەکە ڕۆژنامەوانên ئالیگرین فەتحوڵە گول بوو بە تاوانە ژناوبرنا دەستهەڵاتە ئاک پارتی یا سەرۆک ڕەجەب تایب ئەردوگان. سەرنویسکاری ڕۆژنامە ناودارە تورکیا زەمان ئێک بوو ji ڕۆژنامەوانên girtî ji ber têkiliyawî digel Zanayê Olî Fethullah Gülen. Kerim Palçî bi rêka Skypeê gote dengê Amerîka eger ew ne li seredana Amerîka be ew jî wê hatiba girtin. Binçavkirina van navdaran li yekem salvegera binçavkirin û vakorîna li ser gendeliyê bû ku gehiştin kurê Serokwezîrê wî demî Serokê Nihayê Tirkiye Recep Tayyip Erdogan. Balçî dibêje gumana wan raportên gelek dijwar li ser narekî û gendeliyên Partiya İslamiya Erdogan dikete ser wan rojnamevanên alîgirên Gülen yan li Tirkiya dibêjinê xizmet yan cemae. Eger tu zimanê İslamê bi kar bîne û mirovekî gindekî be, tu navê ola min xerab dike. Mafê min heye got ez te rawestînim. Ew ne ol e, ew ne İslam e. Allah seni Hazreti Yusuf'la Tevgera Gülen tevgereka parêzyar e û hevbenda Erdogan bû. Lê par piştevanên wî Erdogan bi takrewiyê tawanbar kirin. Bersiva Erdogan jî ji wan re tund bû. Türkiye'nin eski günlere döneceği umuduyla Ew kesên divên destê xwe têxin vankarên qirêj û têkiliyên qirêj dikin û bi hêviya vegerandina Tirkiye mîna demê berê divê bizanibin ew bi ser nakevin û wê gelekî zû têk biçin. hamdolsun büyümeye devam ediyor. Ji sala 1999 were Fethullah Gülen li çiyayên Pensilvanya akincî bûye. Tevî rûdanên li Tirkiya jî wî dev ji jiyana xwe ya edetiya rojane ber nedaye. Alp Aslandugan alîkarekî nêzîkî wî ye. He has very poor health. Tendurustiya wî ne baş e. Ew piraniya demê xwe bi nivîsînên xwe derbas dike. Got yek ji wan nivîsînên wî di demeke zû bê weşandin. Van rojana ew gelekî limêj dike. As Turkey's friend and NATO ally, Peyvdara Wezareta Derve Amerîkî Can Sakî nerehetiya Amerîka diyar kir li ser girtina rojnamevanan lê neviya behsê Fethullah Gülen biketin ku Ankarê dixwaze Amerîka wî bide destê Tirkiya. halis niyet ihsan eylesin. û binyadê rojhilata navî lêre li Washington û lêkolînên cîhanî li zankoya John Hopkins jimareka şerezayên pirsên rojhilat mêvan kirin ji bo diyarkirina bîr û bawerên xwe li ser pêvajoya siyasî lê Sûriya û lê Iraqê Sîrwan Qeşo li wir bû û ev raport amade kiriye. Li nav tundutûjiya ku li Iraq û Sûriyê berdewam dike, hîn hinek hewildan tên kirin ji bo ku lê van her du welatan çareseriyên siyasî werin peyda kirin, ta ku tundutûjî raweste û wiha jî rê li ber rêxistina dewleta Islamî an ku Daeş û were girtin ku radîkalbûna xwe li herêmê hîn belavtir neke. Lê di demeke wisa de derfetên pêkanîna aştiyê heta kîjan radeyê realîstîk û hêsanin. Ev babet li zanîngeha John Hopkins li Washington bi du panelên cuda hate gotûbêj kirin. Beşdarên semînarê ji pisporên herêmî û karbidestên berê yên hikûmeta Amerîkî pêk dihat. Ev bûye demeke ne Kurd ku babeta li hevhatina niştîmanî li Iraq bûye rojeva siyasî li wî welatî. Li gel derketina Daeş û kontrolkirina wê ji parçeyên mezin ji Iraqê ev mijar ji nû ve hatiye vejandin. Lê pirsgirêka sereke ew e ku heta niha baweriya pêwîst di nav pêkhate û neteweyên Iraqê de nabin alîkar da ku proseseke rastaqîn li ser erdê dest pê bike. Eger tu gel hikûmeta Iraqî bipeyve, ew ji te re bibêje hemû karê me yê rojane li hevhatina niştimanî bixwe ye. Hikûmet dibêje em civînan pêk tînin, gotûbêjan dikin û li gel her kesî jî diaxivin. Lê pirs ew e ka çawa aliyê din li hevhatina niştimanî dibînin. Li hevatin ji bo kesên çavdêriya rewşa Iraqê dikin çi ye? Têgeha li hevhatina niştimanî li ba Şîa ne wekiya li ba Sunniya û Kurdan e, ne jî wekiya welatên heremî û civaka navnetewî ye. Daeş gefeyeke demdirêj e, lê eger viyaneke siyasî ya bihêz hebe, pispor dibêjin ew ê ev rêxistina terorist bi şêweyekî leşkerî were hilanîn. Hindek kes jî dibêjin, problem ne tenê leşkerî ye, lê ew bixwe
دنبوونە ئالتەرنەتیڤێکی جیگرتی و کاریگەردەیە. Vêdawê ez li civînekê amade bûm ku hinek karbidest û bi sporên Iraqî têda bûn. Kesekê ji nav beşdaran got, em dikarin niha Daeş diwarê leşkerî da têk bibin. Lê bê hebûne li hevhatina niştimanî, em nepişrastin ku em ê kar bibin, rê li ber dubarebûna vê diyardeyê bigirîn. Aliyên rikaber li Iraqê binêrînên cuda li krîza vî welatî temaşe dikin. Ji derve ew wekû pirsgirêka Şia û Sunnetê dîtin, an jî aloziya Kurd û Ereban. Lê di nav sîstemeke siyasî û civakiya aloz û tevlîhev de, hemû ev pirsgirêk bi hev re arîşeyeke taybet bi rewşa vî welatî durust dikin. کێشەی حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی بەغا هەڵبەتە بەعدێکی ینی ڕەهندێکی سیاسی هەیە کە بریتە لە پەیوەندی حکوومەتێکی ئیقلیمی لەگەڵ حکوومەتی فیدراڵی مرکزی. ئەو حکوومەتی فیدراڵ مرکزی ئێستا شیعەتیایە باڵا دەستە بۆیە توانین بڵێ کێشەیەکە لە نێوان کورد و شیعە، توانین بڵێ کێشەیەکە لە نێوان حکوومەتێکی خۆجێیی و حکوومەتێکی مرکزی. ئەمە لەلایەکەوە، بەڵام لایەکی تریشەوە مەسەلەی نەوت مەسەلەیەکی نیشتیمانیشە، چونکە حکوومەتی عێراقی باسی ئەوە کە ئەبێ دەسەڵاتی بەغا بەسەر هەموو ناوچەکانی عێراقا بشکێتەوە. کوردستانیش ئەوێ سەر بەخۆیی کەوا لە 91ەوە 92 بەدەستی هێناوە زیادی بکا لە دەستی نەدا. بەڵام ئەگەر جانەبە کێشە سیاسیەکە ڕەهەندە سیاسیەکە لەگەڵ شیعە بێ، ڕەهەندی زەوی و خودی نەوتەکە لەگەڵ سونایە، چونکە ئەو ناوچانەی کەوا ناوچە جێناکۆکەکان ئەوانە منتیقەی شیعەنین بەڵکو منتیقەی سونی. بۆ ئێمە کێشەیەکی خاکەیە کە لەگەڵ سونایە کە بەشێکی مەسەڵەن بڵین کەرکووک ئەگرێتەوە، بەشێکی ناوچە دابڕێنراوەکان ئەگرێتەوە. Di mijara Sûriyê de ku şerê navxweyî li wir ketiye sala xwe ya çaran de, hewildan hîn tên kirin ji bo pêkanîna proseseke nû ya danûstandinên aştiyê di navbera rejîm û opozisyonê de. Dema ku peymana Cinêvê ya yekê li nîvê sala 2012 hate imzekirin, rewşeke taybet hebû ku hêmanên wê peymanê li ser bingeha wê hate damezrandin. Konferansa Jinêvê ya duwem jî li dawiya sala abûrî an ku 2013 dest pê kir û bi dawî bû bêyî ku her du aliyên nakokiyê bigihêjin te encamî. Dewleta Îslamî yan Daeş bi fermî nebû dema ku peymana Cinêv li Huzeyrana sala 2012 hate imza kirin. Ew ne bi agirbestekê qebûl bikitin ne jî danûstandinan legel hikûmetê. Heman tişt li ser Cebhet Nusra jî tê digotin. Daeş niha parçeyeke geografiya berfireh ji Iraq û Sûriye kontrol dike. Piraniya sînorê klasîkî yê di navbera her du welatan de ji aliyê vê rêxistina terorîst ve hatiye hilanîn. Gelek fakter hene ku çarenivîsa Sûriye û Iraq bi hev ve girê didin. Daeş yek ji wan e. Lê Kurd jî roleke girîng di vê yeksaneya aloz didilîzin. Li gorî çavdêrên panêlê, tenê welatên herêmî û civaka navneteweyî dikare hewildanekê bike ji bo krîza van her du welatan çareser bike. Ji ber pirsgirêk nema xwe cihîye. Pirsgirêk sînorê her du welatan derbas kiriye bi heman şeweyê ku Daeş jî ew sînor derbas kirine. Sîrwan Qoço, Dengê Amerîka. وردە لە کۆتایی ساڵی پڕ لە شەڕ و قەیراناوی 2014 نزیک دەبینەوە. ساڵێک ڕووداوی وا دڵتەزێنی تێدا تۆمار کرا کە کاریگەری لەسەر ژیانی سەدان هەزار بەڵکو و ژیانی ملیۆنان کەس زیاتریش هەبووە. یەکێک لەو تەوەرانەی کە دەگەڵ میوانی کورد کۆنێکشن باسی لەسەر دەکەین هێمن مامڕەش ڕۆژنامەوان چالاکوانی مەدەنی و هەروەها سەرۆکی ڕێکخراوی گەنجانی کوردی نێودەوڵەتیە. کاک هێمن بەخێر بێت. زۆر سپاس بەێوە. کاکێ من توش لەگەڵەوە دای کە ساڵی 2014 ساڵەشی پڕ لە شەڕ و قەیراناوی بوو نەک لەو شوێنێک کە جەنابەت لە هەرێمی کوردستانی ڕاغەوە لە سووریای دراوسێ بەڵکو لە زۆربەی بەشەکانی دیکەش کاری دڕندانە لەلایەن بە تایبەتی گروپە تونڕەوەکان کران وەکو کردەوەی بۆکۆ حرام. بەڵێ وەکەم شک دەبینین ڕۆژهەڵاتی ناوەڕاست پڕکێشە بووە، بەڵام لە ساڵی 2014دا گەورەترین ڕوبەڕووی گەورەترین کێشە بوویەوە، ئەویش کێشەی تیرۆرە و دروستبوونی ڕێکخراوێکی مەترسیدارتر لە ڕێکخراوی
قاعدە کە هەمان نەهجی هەبوو بەڵام بە شێوەیەکی تر بۆ ڕوبەڕووبوونەوەی مرۆڤایەتی هاتەکە بە تایبەتیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە گەورەترین زەرری بە ناوچەکە گەیان بە ئەوە لەو دوایە نشدا کە بینیمان لە مووسڵ و لە شارەکانی تری ڕۆژاوای کوردستان و سووریا و ناوچەکانی تر چ کارە ساتێکیان نایەوە بەهۆی ئەو کارە دەڕوندانەی کە کردیان ئەمە وای کرد کە ژمارێکی زۆر لە خەڵک ئاوارەی شارەکانی تری هەرێمی کوردستان و عێراق و دەوروبەر ببن و کارەساتی مرۆیی بەدوادا هات کە گەیشتە کار گەیشتە ئەوەی کە لە ماوەی چەند ڕۆژێکدا بە سەدان منداڵ و خەڵک بمرن و بە سەدانی تریش گول لە باران بکرێن و ئازار بدرێن و بڕفێنرێن لەلایەن گروپە تیرۆریستەکانی داعشەوە دەتوانین بڵێن ئەمە کۆی هەموو ئەو تاوانان و ئەو نەهامەتیانە بوو کە لە 2014 بەسەر خەڵکی ناوچەکەدا هات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵام بۆ 2015 پێشبینیەوە دەکرێت و ئومێدیش دەکرێتن کە ئەو ڕێکخراوەیە ئەو خێرایە ئەو هێزەی کە بەدەستی هێنا لە 2014 لە دەستی بداتن. ئەو مەسئلەیەکی دیکەش لە وڵایەتی ئەوەیە کە هەموو جارێ جێگای پرسیارەوە جەنابیشت گەنجی و لە ڕۆژاوا خوێندن تەواو کردووە چۆنەکە گەنجەکانی ڕۆژاوا بە تایبەتی لە ئەوروپاوە ڕویان هەرێمی ڕۆژهەڵاتی نەڕاست و تایبەتی سووریا کردووە شان بەشانی ڕێکخراوی تەروریستی جەنگە میلیتانی ئەوان شەڕ دەکەن. بەڵێ بێگومان ئەو ڕێکخراوە کاری ئێستا نییە کە خەڵک کۆ دەکاتەوە ئەمە بیر و باوەڕێک لە پشتی ئەو ڕێکخراوە هەیە و ئەو بیر و باوەڕەوای کردووەکە کۆمەڵێک گەنج ئەوانەی کە لە تەمەنێکی هەرزەکاری دانە و زووتر دەتوانێت کاریگەری لەسەر دڵ و دەرونی مێشتیان بکرێتن ڕاکێشراون بۆ ناو ئەو ڕێکخراوە چۆن دەکرێت لیان بکرێتەوە دەنا بێگومان ئەوەش وەک چۆن پرۆسەیەک هەبووە بۆ هاتنە ناوەوەیان پرۆسەیەکی تری بەرامبەری پێویستە بۆ ئەوی بتوانێت ئەو گەنجانە لیان بکرێتەوە ئەویش بەهۆی کاریگەری دەرخستنی ڕاستیەکانی پشتی پەردەی ئەو ڕێکخراوە و دەرکەوتنی هەموو ئەو پلان و بەرنمەیە کە ڕێکخراوەکە دایناوە چی هەیە لە پشتی کارەکانیاندا بۆ خەڵک ڕوون بکرێتەوە نەوەک بەو سادەیە کە ئەوان ئەو گەنجانە ڕویان تێکردووە هەم لە ناوچەکە و هەمیش لە ئەوروپا ئەمە وای کردووە کە زۆربەی زۆری خەڵک ڕویان تێ بکاتن بەڵام ئێستا لەگەڵ دەرکەوتنی ڕاستیەکان هەز دەکرێتن لە چەند مانجی دواییدا وەکو ئەوەی کە لە راپۆرتەکانی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیدا دەردەکەوێتن خەڵک وردە وردە لایەن دەکشێتەوە چ بەهۆی ئەوەی کە دایانەوێ لە ناو ڕێکخراوەکە بچنە دەرەوە چ بەهۆی ئەوەی کە هەوڵی دووبارە خۆ تەنزیمکردنەوە بدەن و بوونێتە چەند بەشێک ئەمە مانای ئەوەیە کە ناڕەزایی لە ناو ڕێکخراوەکەدا هەیە و دەرکەوتنی ڕاستیەکێ لە ناو ڕێکخراوەکەدا بۆیە چەند کوتلە و چەند بەشێکیان لێ دروست بووە. جەنابەت بۆ ژمارەیەک زۆر ساڵەکە هەرچەندکە گەنجیشی جەنابەت چالاکوانی مەدەنی بۆ سەرۆکی ڕێکخراوی گەنجانی کوردی نێودەوڵەتی دەکرێت تۆزێک باسی ئەو ڕێکخراوەیە بکەیت و چالاشیان بکەیت. بەڵێ ڕێکخراوی گەنجانی کوردی نێودەوڵەتی ساڵی 2009 ئێمە کۆمەڵێک گەنج لە هەرێمی کوردستان دامان مەزران بۆ زیاتر ئاڵوگۆڕی کەلتوری لە نێوان گەنجانی کوردستان و گەنجانی وڵاتانی دەرەوە بۆ ئەوەی ئێمە سوود لە ئەزمموی ئەوان وەربگرین واروەها لە هەمان کاتیشدا هەموو ئەو شتانی خۆمان بە دەرەوە بناسیێنین هەم لەو خۆشیانی کە هەمانەوە هەمیش لەو کارەساتانی کە هەمانە بە تایبەتی ناساندنی نەهامەتەکانمان وەکو جینۆسایدێکی نێودەوڵەتی جینۆسایدێکی جیهانی وەک ئەوەی ئێمە لە زۆربەی چالاکی و کۆڕ و کۆبنەوە نێودەوڵەتەکاندا لە وڵاتانی دەوروبەریان لە ئەوروپایان لە ئەمریکا هەوڵمان داوە هەموو ئەوانە بە دۆکومنت نیشانی وڵاتان بدەین و سەرنج و سۆزی ئەوان بۆ لای خۆمان ڕابکێشن ئەم نەک تەنها بەس ئەوە و هەوڵشمان داوە بە هەمان شێوە سوود لە ئەزمموی ئەوانی ژوەر بگرین لە ڕێگەی ئەو ئاڵوگۆڕی کە گروپێک لە گەنج لە کوردستانەوە دێن و گروپێک لە گەنج لە وڵاتانی ترۆ دەستنە کوردستان ئەمە بە کاری سەرێکی خۆمانمانزانی وەوە هەستمان کردوکە بۆ شایەک لەو مەجاالە لە ناو ڕێکخراوەکانی گەنجاندا هەبووە ئێمە ویستمانە لە پاڵ ئەوانیشدا دارێک لەسەر بەردێکدا بنێن بۆ خزمەتی گەنجان. بەڵێ خوێندن لە بواری ڕۆژنامانی ڕاگەاندە لێرە لە ئەمریکا تەواو کردە وەکو گەنجێک پێم خۆش بوو چ شتێک سرنجی زۆر ڕاشێشایی ئەگە هاوبەری بکەی بە کۆمەلگای لای خۆتان کوردەواری و لێرە لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بێگومان تەکنیکی وڵاتانی ڕۆژئاوا و ئەمریکا بە تایبەتی لە بواری ڕاگەاندن زۆر جیاوازە لەگەڵ ئێمە ڕەنگە ئێمە سەرەتای دەستپێکردنی کاری ڕاگەاندنمان بێ بە هۆی ئەوەی کە لە ساڵانی ڕابردوو نەمان بووە یان ئەو دەرفەتەمان نەبووە کە کاری ڕاگەاندن بکەین و لەم ساڵانەی دواییدا خەڵک بەکاری ڕاگەاندن ئاشنا بۆ بەرشیوێکی ئەکادمی دەیخوێنێ هەموو ئەو شتانێک کە ئێمە لێرە فێری بوون بێگومان سوودی دەبێت بۆ وڵاتەکەمان و بۆ هیوایان کە بتوانین خزمەتێکی زیاتر بکەین لە ڕوو ڕاگەاندنەوە.
زۆر باشە کاک هێمن چه پرۆژەیەک هەیە بۆ گەنجان وەچی ئێوە کە دەستنەوە هەرێمی کوردستانی ڕاق یعنی چه پرۆژەیەک هەیە بۆ ئەوەی کە گەنجانی وەکەوە بۆ ڕێبەرایەتیکردن و پاشە ڕۆژ ئامادە بکرێن هەوڵ هەیە بۆ ئەوەی لە داهاتوودا گەنج کاربەڕێوەبەری وڵاتی خۆمان بن هەرێمی کوردستان بن و پرۆژەی تواناسازی و زۆر پرۆژەی ترکە لەلایەن حکوومەت و لەلایەن ڕێکخراوەکان و لەلایەن ڕێکخراوەکانی جیهانیشەوە کە ئاژانسەکانیان بارگان هەیە لە هەرێمی کوردستان هەوڵ هەیە بۆ ئەوەی گەنجان هۆشیار بکرێنەوە گەنجان ڕابهێندن بە شێوەیەکی ئەکادمی. بەڵێ زۆر سپاس جارێ هەر لەگەڵماندا بە چاو لە راپۆرتێک دەکەین دوای دەگەڕێمە پرسیارش لێ دەکەم سەرۆکی ببورن کۆشکی سپی دەڵێت سەرۆک بەراک ئۆباما هێرشی بۆ سەر سیستم و تۆڕی کامپیوتەری کۆمپانیای سۆنی پیکچرز بە مەسلەیەکی جددی ئاسایشی نیشتمانی دادەنێت و ئەمریکا بە پێی قەبارە بە شێوەی گونجاو وەڵام دەداتەوە. ئایا کردبوو یانیش نیان کردبوو؟ لە کاتێک کاربەدەستانی ناو ئاشکرانەکراوی ئەمریکا دەڵێن کۆریای باکوور دەستیدا هەڕەشە و هەکردنی سیستم و تۆڕی کامپیوتەری کۆمپانیای سۆنی پیکچرزدا هەبووە کە بوو بەهۆی ئەوە ئەو کۆمپانیایە پەخشی فیلمی کۆمدی دێ ئینتەرویو ڕابگرێت وتەبێژی کۆشکی سپی جاش ئەرنست پێنجشەممە گوتی ناتوانێت بڵێت چێ بەرپرسیارە و مەبەست چ بووە لەو هێرشە کە ئەو باکاری لایەنێکی کە زانیاری زۆر و پێشکەوتوی هەیە ناوی برد. چەند ئەشکرەیە وان ئەو کریارێ تێکدانێ بنیازە خراپ ئەنجامدایە ئەڤە کارەکە حکومەتە مەگەلێک بجددی بەرێخوا دەدەتێ ژمەڕە ئەڤە پرسەکە گریدای پاراستنا نیشتیمانیە و لێکۆلین لەسەر هاتیەکردن و دێ بەرسڤەکە لێهاتی ژێڕەها بد. ئەرنست نەیکوت بە دروستی ئەمریکا چه هەنگاوێک دەنێت لە دوای تەواوبوونی لێکۆڵینەوەی وەزارەتی داد و FBI هەرچەندە گوتی ئەمریکا چەندین بژاری خستونەتە بەرچاو بەڵام مەرج نییە وەڵامی ئەمریکا ئاشکرا و شەفاف بێت. جیمز لویس شارەزای تۆڕی کامپیوتەر لە ناوەندی توێژینەوەکانی استراتیژیک و نێونەتەوەی بن کە لە واشنگتن دەڵێت هێرشەکە بۆ سەرسۆنی سەرکەوتنێکی گەورە بووە بۆ کۆریایی باکوور. دڤێگەلە کەیفا کوریا باکوور هاتە بتون چووکو نیازەوان ڕێگرتن بوو لەوی فیلیمی ئەمریکا جزا بکەوتن و ئەو سەرکەفتینە. کۆشکی سپی پشڕاستی کردوتەوە کە هێندێک کاربەدەست لەسەر داوای سۆنی چاویان لە فیلمەکە کردووە. بەڵام وتەبێژەکە گوتیشی بەڕێوەبەراتی دەستی نەبووە لەسەر ناوەڕۆکی فیلمەکە و بڕیاری سۆنی بۆ نیشان نەدانی ئەو فیلمە کۆمدیە وەک پێشتر بۆ 25 مانگ ڕۆژی کرسمەس دیارکرا بوو. لە پاشەوەی هێرشبەرەکان هەڕەشەی پەلاماردانی سینەماکانی فیلمەکە بڵاو بکەنەوە دابوو. هێمن فیلمەمان دیت دەبێ بڵین سەرۆک ئۆباما لە کۆنفرانسی دوا کۆنفرانسی ساڵانەی 2014 باسی ئەو مەسەلەی کرد کە کوتی هەڵە بوو کە کۆمپانیای سۆنی بڕیاریدا کە ئەو فیلمە بڵاو نەکرێتەوە و بە پێی قەبارەش ئێمە وڵاو دەدەینەوە هەروەها FBI لە ڕۆژی هەینی کوتی کە بە ئاشکرای یەکەم جار بوو کە کۆریای باکووری بەوە پەیوەندیدا بەوەی کە هێرشەکە دزە کراوەتە نێو سیستمی کامپیوتەری سۆنی پیکچرز. ئەوە چۆن دەبینێت و ڕۆژنامەوانێک چونکی زۆر ڕای جیاواز هەیە کە ئەو بڕیارە دروستە تو دەڵێتی ئەگەر ئێمە باسی ئازادی ڕاگەاندن و ئازادی بیرکردنەوە و ئازادی کار بکەین ئەو کۆمپانیا کارێکی نەکردووە کە بەدەر لە ئازادی بێ. ئێمە لە ساڵانی ڕابردوو لە ئەمریکا بینیمانە چەندین فیلم لەسەر کەوتنی کۆشتی سپی کراوە چەندین فیلم لەسەر سەرۆکەکانی ئەمریکا کراوە و زۆر بە ئازادەنش بڵاو کراوەتەوە لە ناو ئەمریکاش. ئەمە پەیوەندی بە بیرکردنەوە و زۆری بیرکردنەوەی سیستەمی دیکتاتۆریەتەوە هەیە بە تایبەتیش کۆریایی باکوور کە ئێستا بە یەکێک لە دیارترین سیستەمە دیکتاتۆریەکانی جیهان دەژمێدرێتن و ئەوە وای کردووە کە هەموو شتێک بە گومانەوە سێر بکاتن و هەموو شتێک لە قازانجی خۆی بکات. ئەمە لەوە کۆمیدی تریشمان بینی لە کۆریای باکوور لە پاڵەوانێتی جیهانی تۆپی پێدا وای نیشاندا بوو بەگەلەکەی خۆی کە ئەو سەرکەوتوی هەموو تیمەکانە و لە ئەمریکاشی بردوێتەوە بوو بە خۆشی و شادی لەوێ ئەمە وای کردی ئەمە پەیوەندی بەوە هەیە و سەرۆک ئۆباما ڕاز دەکات لەوەی کە دەبوایە ئەو کۆمپانیا ڕای نەگرێتن. سپاس چالاکمانی کارباری مەدەنی ڕۆژنامان هێمن مامڕۆژ زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لە بەرنامەی کورد کەنێکشن. و بەڕێزان ئەوە بوو بەرنامەی کورد کەنێکشن سپاسان دەکەین کە لەگەڵماندا بوون تا بەرنامەیەکی دیکە هەر شاد و سەرفەراز بن.